شەیمە بایز ئەم بابەتەی کە ئامادەکرده بوو زیاتر جەختی لەسەرەوە کردو کە ئەو فێرخوازانەی کە بەشدار ئەبن مەبەستیانەوەی کە بۆ کاری بازرگانی بۆ وڵاتی چین بچن و لەوێ بتوانن کارەکانی خۆیان ڕایی بکەن. جگە لەوە ئێمەمانە بزانین بۆچی دیکە خەڵک بەشدار ئەبێت لە فێربوونی خودی زمانی چینی و بە فێربوونی ئەم جۆرە زمانە ئەدات و زیاتر گفتوگۆی لەسەر پێم بزانین تا چەندێک ئاستی فێربوون لەم زمانە زوو بەرەو پێشەوە ئەچێت واتە تا چەندە ئاسانە. ئەم بانیە بارزان شێخ جعفەر مامۆستای زمانی چینی لەگەڵمانە بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەبارەی بایەختان بە زمانی چینی. بەخێر هاتی سپاس دەکەین. خۆشبەختانە زۆربەی بەشەکانی فێربوونی زمان لە زانکۆکانیش کراوەتەوە لە زانکۆی سەلاحەدینیش دەبینی کە زمانی چینی فێرخوازانێکن کە ڕووی تێ ئەەکەن و فێری زمانی چینی ئەبن. پێش هەموو شتێ با بزانین تا چەندە ئەم زمانە قرس و گرانە. هەندە جار ئەڵێن فێربوونی بۆ نمونە زمانی فارسی یاخود زمانی عەرەبی تا ڕادەیەک نزیکە و شەمان هەیە لەکتری بچێت. بۆ زمانی چینی چۆنە؟ سەرەتا سوپاسانەکەم ڕۆژتان باش. سەبارەت بە پرسیارەکەی جەنابێ بۆ زمانی چینی بە پێی ئەوەی کە سەرجەم زمانەوان لەسەرەوە کۆکن هەموو زمانێک ئاسانی و قورسی خۆیە بۆ فێربوون هیچ زمانێک ئاسان نییە فێربوونی. بگەڕێنەوە سەر بەشی زمانی چینی و زمانی چینی. زمانی چینی دوو بەشە بەشی نووسین و بەشی گفتوگۆکردن. بەشی نووسینەکەی پێکاتوە لە کارکتەر وەکو زمانەکانی تر نییە ئەلفوبێ بێت بەڵکو کارکتەرێکە کارکتەرێک داڕژاوە تایبەت بە شتێک واتە پیتیان نییە پیتیان نیە نەخێر وەکۆی لە کوردیا 28 پیت 32 پیت بیان لە ئینگلیزیا 28 پیت بێ ئەوە نیە کارکتەرە بۆ نمونە مێز کارکتەرێکی بۆ دروست کراوە ئیترە و کارکتەرە بەردەوام ئەو مێزەیە بۆیە ئەگەر بتەوێت بە زمانی چینی بتوانی بە ئاسانی بنووسیت 300 کارکتەر پێویستە بۆ ئەوەی لە 95 کێشەکانی چارەسەر بکرێت. بەڵام سەبارەت بەوەی کە ئەگەر بتەوێت قوتابیەک بچێتە قۆناغی زانکۆ بخوێنێ پێویستی بە 800 کارکتەر هەیە و بەرەو سەرتریش پێویستی بە 3000 کارکتەر بۆ 5000 کارکتەر هەیە بۆی بتوانێت نامەیەکی ماستەر یاخود دکتۆرا بنووسێت. بەڵام لە ڕووی زمانەوە گفتوگۆکردنەوە زمانی چینی زمانێکی ئاسانە. بۆ زمانێکی ئاسانە چونکە لە ڕووی ڕێزمان و سینتاکسەوە بە شێوازێکی زۆر سادە داڕژراوە بەوەی کە کاتەکان لە زمانی چینیدا وجودی نییە. واتە چۆن لە لای زمانی کوردی ڕابردوو ئێستا و داهاتومان هەیە لە زمانی چینیدا تەنها کاتی ئێستا هەیە. ئەوەی کە دەری دەخا کاتەکە ڕابردووە یاخود داهاتووە ئاوەڵ فرمانەکەیە کە پێت دەڵێت کارەکە لە ڕابردوودا ڕوویداویان ئێستا ڕوویدەدایان لە داهاتوودا ڕوودەدا. وەروها لە تەسریفی فعلیشە زمانی چینی زمانێکی زۆر سادەیەواتە ئەو فعلە گۆڕانکاری بەسەردا نایە چۆن وەکو فعلی سەرەکی دێت بەردەوام بەو شێوەیەدا دەڕێژێت. باشەماڵ سەواشتیکردنەوەیکی سادە و ساکارە بۆ کرد. ئێستا منێک کە هیچ ئاشنایەکم نییە بەو زمانە و بیری لێ ئەەکەمەوە کە هەنگاونان بۆ فێربوونی ئەم زمانە ئاسان بێت کەواتە ئەتوانم بڵێم تەنیا لەبەرکردنە چونکە ئەگەرەوە کارکتەرێک بێت مەسەڵ بۆ نمونە باسکردنی مێزەیەک بە کارکتەرە بێ واتە زیاتر کارەکە لەسەر دەرخکردن و لەبەرکردنە زیاتر تاکو وشەی زیاتر بزانی تاکو کارکتەری زیاتر بزانیت کارەکە ئاسانتر دەبێت. بۆ نمونە نمونەیەک بدەمێ وۆچێ فان من نانی ئێوارە دەخۆم وۆچێ فانلە من نانی ئێوارەم خوارد وۆشیان چێ فانلە تۆ دەتەوێت نانی ئێوارە بخۆی تەماشاکە جملە ئەسڵیەکە بکەر و کار و بەرکارەکە یەکێکە ئیتر بۆیە تەنها لەکە کە ئاوڵ فرمانەکە بوو دەری خستکە لە ڕابردووایە. بۆیە هەموو فێرخوازێک ئەگەر بێ فێری زمانی چینی بێت بەو شێوازەی کە پێی دەوترێت لە سەرەتا 4 تۆن هەیە لە زمانی چینیدا ئەگەر قوتابی بتوانێت یاخود فێرخواز بتوانێت ئەو 4 تۆنە ئامادە بکات ئەوی تری ئاسان دەبێت. 4 تۆنەکەی چین تۆنێکی فلاتە تۆنێکی بەرزە تۆنێکی بڵێن بە شێوەی حوتی لای خۆمانە تۆنێکی قواریشە بۆ نمونە وشەیەکمان هەیە با هەر یەکە لەمانە مانایەکیان هەیە بەڵام کاتێککە بەرامبەر لێ تێدەگا ئەو شەیانی چی بە پێی تۆنەکە لێ تێدەگا واتە بەرنەبەرەی دەنگە شێوەی ئەو وشەیە ئەگۆڕێت هەر بە ڕاکێشانی ئەو ئەلفەیکە هەیە کاتە ئەبێ زۆر شارەزایەکی تەواو هەبێت تاکو ئەو ئاانە لە یەک بکرێتەوە. ئەو ئایانە بە مروری زەمن دەڕوات بە مروری زەمن فێر دەبی من ئێمە فێرخوازمانی ئێستا لەو کۆرسی کە کردومانێتەوە لە ماوەی هەفتەیەکدا بە شێوەیەکی باش زاڵ بووە بەسەر تۆنەکاندا
توانای تۆنەکە چکە ئێمە کاتێک کە فێرخوازێک یاخود قوتابیەکانی خۆمان لە بەشی زمانی چینی فێری زمانی چینی دەکەین لە سەرەتاو لەگەڵ تۆنەکان لەگەڵیا دەڕۆین کە تۆنەکان فێر بوو ئەم جا مەرحەلە بە مەرحەلە شتەکانی تریشی فێرە بێت. باشە لە زۆربەی زمانەکانە ئەوترێت کە لێکچوون هەیە وشەیەک هەیە لە لای ئێمە لە لای فارس ئاینەن شتە لە لای تورک و هەمان شتە ڕەنگە لە فەڕەنسیشە هەمان شت بێت لەگەڵ چینیا چیمان هەیە کە ئەوها لێک بچێت ئایا هەمانە لێکچوو؟ دیسان ئەگەر بگەڕینەوە بۆ مێژوو تەماشا دەکەین زمانەکان دابەشکراون بۆ کۆمەڵی خانەوادە بۆ منێک زمانی کوردی و فارسی لە خانەوادەی زمانە ئێرانیەکانن لەبەرەوە ئەو لێکچوونە زیاتر هەیە لە بینی کوردی و عەرەبی بە بۆنەی دینی ئیسلام و ئەو پەیوەندی نزیکانی کە لەگەڵ یەکا هەمانە یاخود لەگەڵ زمانی ئینگلیزی بە بۆنی ئەو جیهانگەرایە هاتووەتە بوونەوە وشەی لێکچوو زۆرە بەڵام بە بۆنەی ئەوەی چین لە شوێنێکی دوورە ئەو پەیوەندیانە بۆ ماوەیەکی زۆر وەستاون بۆیە ئەو پەیوەندیە دروست نەبووە کاتێکە پەیوەندیەکی بازرگانیش دروستە بوو لە نێوان چینیەکان و دەرەوەی چینیەکان بە زمانی چینی نەدەبوو بەڵکو بە زمانێکی تر دەبوو بۆیە ئەو پەیوەندیە زمانیانەی وشەی لێکچوون لە نێوان زمانەکاندا وجود لە نێوان زمانی کوردی و زمانی چینی نییە بەڵام شتمان هەیە بۆ نمونە وەکو عەرزی جەنابتم کرد من جەناوی کەسی یەکەمە لە زمانی کوردیدا بە معنای من دێ بەڵام لە زمانی چینی بە معنای دەرگا دێت بۆیە ئەو شێوازە هەیە فێرخواز دەتوانێت بەردەوام بۆ ئەوەی فێری وشەیەکی تازە بێت دەتوانێت کە وشە چینیەکە ببەسێتەوە بە وشە کوردیەکەەوە وەرمونە من خۆم چۆن فێری دەرگا بووم کە مامۆستا چینیەکانم پیان وتم منیانی دەرگا یەکسەر منم لەگەڵ جەناوی کەسی یەکەمە لێکدا بۆ شێوەیە وەرم کرد. باشە با بزانین پلانتان هەیە بۆ کردنەوەی خولی زیاتر یان خولی ئەم زمانە تەنیا لە زانکۆی سەلاحەدین نەبێت تا لە شوێنی دیکەش ئەم خولە هەبێت تەنیا فێرخوازەکان قوتابی نەبن و لە لای خۆتان نەبن؟ بەڵێ ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوون وەکو سەرۆکی بەشی زمانی چینی لە مانگی دەی 2021 یەکەم دیدارم لەگەڵ جەنابی قونسڵدا لە 27 دەدا بەڕێ ئەنجامدا لەوێ کۆمەڵی ڕوئای خۆمم بە جەنابی قونسڵدا ئەویش زۆر بە گەرمی پاڵپشتی ڕوئیاکانی کردیم و پاڵپشتی پلانەکانی کردیم بۆیە پاڵپشتە بۆ ئەوەی کە ئێمە چالاکیەکانمان ئەنجام دەین یەکێ لەو کارانەی کە ئێمە بەنیازیم بەردەوام لە بەشی چینی ئەنجامێدەینکردنەوەی خولی زمانە بۆ فێرخوازانی زمانی چینی یەکەم خولی زمانمان کە کردەوە تایبەت بوو بە قوتابیانی کۆلێژی زمان لە مانگی 2022 بوو پاشان دوای ئەوە کە زانیمان داواکاری زۆر لەسرە بۆ فێربوونی زمانی چینی نەک تەنها لە ناو شاری هەولێر بەڵکو و لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان بۆیە لەگەڵ مامۆستا چینیەکان وەکو بەشی زانستی زمانی چینی دانیشتین پێکەوە پێمان باش بوو کە لە شووی هاویندا ئێمە کۆرسێکی زمان بکەینەوە بۆ سەرجەم فێرخوازانی زمانی چینی لە سەرەتا بووە بڕیار بوو کە ئێمە تەنها لە ناو پۆلدا بیکەینەوە بەڵام نامەیەکی زۆرمان لە سوشال میدیا و بەدەستگەیشت کە ئەوانیش لە دەرەوەی شاری هەولێرن و ئارەزومەندن کە فێری زمانی چینی بن بۆیە بڕیارماندا بیکەینە بەشی ئۆنلاین و بەشی ناوپۆلیش لەو چوارچەوەیەدا تەنها ئێمە لە ماوەی 3 سەعات دەرگای ناونووسینمان کردەوە زۆرترین خەڵک بەشداری پێوە کردین کە نزیکی 120 قوتابی فێرخواز بوون داوایان کرد ناویان بنووسین ئەمیش لە هەموو چین و توێژەکان هەمانە قوتابیە هەمانە مامۆستای زانکۆیە مامۆستای ئامادەیە پزیشکە ئەندازیارە فەرمانبەری حکومیە لە هەموو جۆرەکان کاسبە بازرگانە ئەمانە هەموو بەشداریان کرد بۆیە کردمان بە 4 گروپ 3 گروپی ئۆنلاین و گروپێکی ناوپۆل لەوێشا دابشکاریمان کرد بۆی زۆرترین سوود بە قوتابیان بە فێرخوازانمان بگەێنین ئەو فێرخوازانی کە زمانی ئینگلیزیان باش بوو خستمانە گروپی ئەUB بۆی مامۆستا چینیەکان بابەتەکانیان پێ بۆ باس بکەن ئەو قوتابیانشی کە زمانی چینیان ئەو فێرخوازانی کە زمانی ئینگلیزیان باش نییە قوتابیەکی خۆمان مەرحەلە 4 ئەو مامۆستایانە یاتە ئێمە لە بەشی زمانی چینی قوتابیەکانمان بە شێوەیەک پێگەیشتون کە ئێستا دەتوان ببنە وەرگێڕی ڕاستە و خۆ یاخود ئاوا لە خولەکاندا باشیان هەیە ئاشتێکی زۆر باشیان هەیە و تەنانەت لە ماوە پێشوشا لە دەی 5 هەر وەکو نمونە بۆ باشی ئاسی قوتابیەکانمان ئێمە بەشداریمان کرد لە پێشبڕکێکی نەو دەوڵەتی زمانی چینی کە لەلایەن وەزارەتی پەروەردەی چینەوە ڕێک دەخرێت ساڵانە قوتابیەکمان پلەی یەکەمی لەسەر ئاستی عێراقدا بەدەستێنا و ئێستا لە قۆناغی دووەمین بۆی ئامادەی بکەین بۆ ئەوەی کە بەشداری بکات لە یەکەمەکانی وڵاتانی ئاسیا ئەگەر لێشتا ئەنجامێکی باش بەدەستبێنێ دەچێتە یەکەمەکانی کیشوەرەکانەوە. باشە ئێمە لە حکوومەت یاریمی کوردستان نوێنەرایەتیمان نییە لە چین
نیمانە بۆ هیوایی کە ئەوەندە ئاستی فێرخوازەکانی ئێمە باش بێت وەکو دیپلۆماتێک بتوانن لە چین بن و لە نوێنەرایی وەکو نوێنەرایەتی حکوومەتی یاریمی کوردستان بچنە چینەوە. بابزانین ئەم فێرخوازانی کە سەردانی ئێوە ئەکەن و ڕۆژانە کاتێک لەوێ بەسەربن بۆ فێربوونی زمانی چینی هاوکارم شێمە باریز باسیەوەی کرد کە زۆربیان لەبەر خاتری کاری بازرگانیە تا چەندە کاریگەری هەیە ئەوەی کە دێ فێری زمانی چینی ئەبێت ئەو وشانە یاخود ئەو کارکترانیان فێر ئەەکەن کە زیاتر پێیوەستە بە بازارەوە یاخود ئێوە بە گشتی هەموو زمانەکان فێرەکەن. وڵا ئێمە ئەو فێرخوازانی کە دێنە لای ئێمە فێری زمان دەبن وەکو جەناب و شەیماخانیش ئاماژیان پێدا زیاتر بۆ ئەوەیە کە بتوانن زمانەکە فێر بن و پەرە بە پەیوەندی بازرگانیەکانیان بدەن. بۆیە ئەوان زیاتر جەخت لەسەر ئەوە دەکەنەوە دەیانەوە فێری زمانەکە زمانی گفتوگۆ ببن نەک زمانی نووسین. بۆیە ئێمەش لە ئێستادا تەنیا کار لەسەر ئەوە دەکەین زمانی گفتوگۆیان فێر بکەین. باشە زۆر سپاس دەکەم بارزان شێخ جعفەر مامۆستای زمانی چینی و بایەختان بە فێربوونی زمانی چین ئەمبانیا لەگەڵ ئێمە بوو. زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێزم ئەزیزن.